دکتۆر کەماڵ خۆشاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا و بەڕامەی کورد کونەکشن. زۆری وڵاتان بەنیازی لادانی قەداغاکردنەکان و گەڕانەوەی بوو سەر کاروبارەکان و ژیانی ئاسایی. ئێوە چۆن دەڕوانە ئەو جۆرە بریارە؟ ئەم کاتە دەبشکارجانی پێ خۆشحاڵم کە تەک قسە دەکەم. هیوادارم سلامت بی هەموو کاتێ. سپاس بۆ خزمەتیشت بۆ نەتەوەی شەوسەوەمان. بەڕێی من دووشت هەیە، یعنی دوو بیرروبڕوام هەیە، یەکی بڕوبڕوایەکی شخصی، یەکی بڕوبڕوایەکی تەخەسوسی. من باوەڕێم ڕەوان پزیشک وە پزیشک پێویستە ناسم خەڵک ئاگایان لە خۆیان بێ، هەموو کاتێ مراقب بن کە ئەو 2 مترە فاسلەی کە پێویستە بیگرن، خۆیان بپارێزن، دەست بشۆرن، جلیان بشۆرن کە ئەگەر دەرەنەوە ئەو کەسانەی کە ممکنە زایفیان هەبێ، ئیمیون سپرشنیان هەبێ، محافزەتیان کەن لێیان دوور بنەوە. ئەوە شتێکی گرنگە بۆ هەموو. عینی کاتیش ئەوە شتێکی گرنگە. من بە عنوانی شخص بەڕێی من هەر کارێکی ئینسان دەکا ئەبێ لە خۆی دڵی خۆیەوە بیکە، نە کەسێ پێی بڵێ ئەبێ وا بکەیت. چون بێ وا بکەی هەر ئەو شتەیە کە ئێمە تەجربەمان کردووە لە وڵاتە داگیرکراوانە کە خەڵک دەوڵەت بە خەڵک دەڵێ کە چی بکەن چی نەکەن، وەکو ئەوەی کە خەڵک حیوان بێ هیچ نەزانێت. پێویستە بە خەڵک ئینسان اطلاعات بدا، ئینفۆرمێشن بدا، بڵێ خۆتان تەسبیح بگرن کە چی باشترە بۆ ئینسانیەت، بۆ مرۆڤایەتی، بۆ کۆمەڵگایەتی. بەڵام ئەگەر کەسێ بڵێ ئەبێ وا بکەی، هیچ فەرقێکی لەگەڵ ئەو وڵاتانەی نییە کە بە زۆر هەموو شتێ بە هەموو کەسێ دەسەڵمێنن ئەبێ ژیان ئاوا بێ، ئەبێ وا بێ بکەیتەوە، وا ژیان بکەیت. لە بازی شوێنە وتیوانە کە خەڵک خۆتان تەسبیح بدرن چی باشە. ئەو خەڵکێک کە بەڕاستی تێگەیشتووە و ئینفۆرمێشنی هەبووە، هەر لە سەرەتاوە لە مەدرسەوە فێر بووە کە چی بۆ کۆمەلگا باشترە بۆ شێوە ڕعایەتەکەن. بەڵام لە کۆمەلگایەکیشە کە ئەو ئیمکاناتە نییە بەداخەوە کە جێگەی ڕشت نەبووە، هەتا دەوڵەت هەرچی بێژێ خەڵی گوێی لێ نادا. ئیمەزانین حکوومەتەکان غەمی ئابوووریانە، بەڵام هاوڵاتیان غەمی بارێدۆخە ژیان و تەندروستیانە. ئایا خەڵکەکە لە ماڵەوە بیزار بۆ بڕاتە دەرەوە، یان حکوومەتەکە خەمی ئابوووریەکەیەتی؟ هەردووکیە. بەڵام زۆر جوان دەبێت خەڵکەکە خۆی ئاگا بێ وانەکە. من شخصن کە پێ کەسێک کەس ناتوانێت بەرەم بگرێت کە بڕۆمە دەرەوە نەڕۆمە دەرەوە، بەڵام محافزە دەکەم بە خاتری ئەوە ماڵم هەیە، منداڵم هەیە، ئەبێ ئاگا بم کە ئەو مەسەلە بۆ من پێش نەیەوە، بۆ هیچ کەسی دیکە پێش نەیە. من نەخۆشەکانم نابینم شخصەن فعلەن بە بۆنەی ئەوە، بە بۆنەی محافزەتی ئەوانیش بەس لە دوورەوە لەگەڵیان قسە دەکەم، لە ڤیدیۆ بە تەلەفۆن لەگەڵیان قسە دەکەم، چون باشتر ئاوایە. بەڵام کەسی بە من زۆری نەکردووە کە تۆ نابێ نەهەنبینی. تەشخیصم داوە کە وا باشترە، وە خودی نەخۆشەکانیشم خۆیان تەشخیصیان داوە وا باشترە. تێگەی؟ بەڵام ئەگەر کەسێ بە من بڵێ وانەکەی ئەبێ وابێ، تەبعەن بە ئەنسانێکی کەسێکە لە وڵاتێکە هاتووە کە زۆری پێکراوە حەزلی ناکەم، دوای ممکنە هیچ کارێ نەکەم بۆ نەکە زۆر بێ. کولەن مەسەلەکە بەڕێی من ئەوەیە کە ئینسان بێ مواظبەت بێ. بەڵام لە عین کاتیشا من ئەبینم خەڵک زۆر مشکڵاتی هەیە ئێستا، بەڕاستی زۆر مشکڵاتیان هەیە. خەڵک ناتوانێت پارەی ماڵەکەیان بدا، ناتوانێت خۆراک بکرێت، چون کاری نییە، ئیشی نییە. چی بکە بەسەر نەگەر نەگەڕێتەوە سەرەکە. پێویستە کە ئینسان بکرێتەوە بەسەری کار بە احتیاط، بە ئاگاداری، کە بزانێ چۆن باشترە بۆ خۆی و بنەماڵەی و بۆ کۆمەڵگاکەی. ئەگەر هەر ئەم شێوە ئەدامە بدرێ بەڕێی من، یعنی خەڵک ئیشی نەبێ، زەرەرەکەی زۆر لە گەورەترە کە کۆڤید-19 وجودی بێرێ. پێویستە هەرچی زووتر وڵاتەکان شارەکان بکرێنەوە و خەڵک بڕاتەوە بتوانێت بەسەر کار بە احتیاطەوە. دکتۆر، دەڵێن حکوومەت دەبی وەکو شۆفێری ماشینێک بی، پێ لەسەر برێکەکە بی، هەر کاتی پێویست بوو برێک بگرێتن و هەر کاتیشنە تون لێ خوڕێتن. ئێوە چ شتی بە گونجاو دەزانن بۆ گەڕانەوە بەسەر کاروبارەکان؟ بەڵێ ئەگەر بەڕاستی پێویستەوە زۆر ئەنالۆژیەکی زۆر جوانە ڕاست دەکەی. ئەبێ ئەو کەشەی کە ماشینەکە لێ خوڕێ زۆر مەهارەتی هەبێ، تەخەسوسی هەبێ، لەگەڵ ئەوانەی کە ئەسڵ مشکڵێتێکی هەیە بپرسێ هەموو کاتێ، ئەو شتێکی پێویستە ئەنجامی بدا، بەڵام نە بە زۆر، نە بە ئۆردرن، نە بە قانونی ئیزافەکردن. وستە بە کالیفۆرنیا، ئێستا کالیفۆرنیا تقریبا وەکو یەکێ لە وڵاتەکانی هینی ئیسپلاکی پێ هاتووە، هەموو دەوڵەت بۆ هەموو تەسبیح بگرێ، حتا چۆن دانیشی لەکوێ بڕۆی، چی بکەیت چی نەکەی، هەمووی تەسبیح گرتووە. یعنی بە عنوانی شاید بە عنوانی بیری ئینسانی و بیری پاراستنی خەڵکە، بەڵام لە عینی کاتیچە فشارە، یعنی فشارە دەرێ بە خەڵک. ئەو ئازادی خوازیەی کە خەڵکی ئەمریکا
پێی عادت کردووە لە بینی دەبە لە حەزە زۆر کەسیش پێی ناخۆش ئەو کەسێک کە بیر دەکاتەوە پێی ناخۆشێکە بە زۆر تێکن بەڵام هەروەها کەوتم ئێستا باڵانسێکێت بۆ شتێک نییە کە بێژی ئەمە ئەوە تواوی مەسلەکە ئەبێ ئاوا بێ انتخاب هەیە بیر و بڕوای جۆر بە جۆر هەیە نهایەتەن بیر و بڕواکە ئەوێت تەسمیمە بگرێت کە کۆمەلگا پێی خۆش بێ کۆمەلگای چۆن پێی خۆش بێ بە ئەوانەی کە نوێنەری نی ئەگەر بە سوورەتی دموکراتی هەڵبژارن تەسمیم بگرن کە ئەوە باشتر ئێستا وا دەکەین بەڵام شتێک نییە کە بۆ هەموو کاتێ بێ ئەبێ ئیسلاح ریوایزی بکەین بزانێت چییە چی نییە باش ئەمە 2 مانگە 3 مانگە چەندێکە ئێستا ئەو بەرنامە بووە بێت ریوایزی بکەیت بزانێت ئێستا چییە نەزەری داهات قەدەمی دوایی چییە ئێستا ئەبێ چی بکەیت بەڕێی شخصی من ئێستا بۆ شێوە گەیشتون کە ئەبێ وڵاتەکە بکرێتەوە دکتۆر کەماڵ لێکۆڵەرانی زانکۆی کۆڵمبیا دەڵێن ئەگەر هەفتەیەک پێش دەستیان بە پیاوانەکانی سنووردارکردن بکردبایە 36,000 نەفەر کەمتر دەمردن ئێستاکە کە هێشتا نەخۆشیەکە بنبڕ نەکراوە شیانی سەر هەڵدانەوەی پەتاکە نییە وها کەوتم ئینسان بێت ترسی نهایەت ترس چییە ترسی ئینسان لە مەرگە وانە ترسی ئینسان لە مەرگە نەخۆشکەوێ و بمرێ ئەسەنی بیر و بڕوای فەلسەفیەکەی خەڵاتە بەڕێی من چون مردنیش بەشێ لە ئەسەن هەستیە بەڵام ترس لە مەرگ بۆ ئەم ترسەی کە بە وجود هاتووە خۆی لە مەرگ خراپترە بەڕێی من چون هەموو کەسە دەمرێ ممکنە لە هەر نەخۆشیێکی دیکە ببرێ ئێستا بەر لە ئەمە دەگرین 3 مانگی دیکە ئەنەکەی تازە داهاتوو چیکەن هەموو کاتی وای لە دەکەین کۆمەڵەکە دادەخەین ئەگەر جواب ئەوەیە بەس بێت تواوی فەلسەفەی ژیان بگۆڕێت ئەبێ هەموو شتێک بێتە خوار ئەبێ ئەو کەسێک کە هەیەی بڵاوی کاتەوە ئەو شتێکی هەیەی بەتەواوی ئەوانەی کە نیەتیان یعنی سیستمەکەی باوەڕە بگۆڕێ بەڵام سیستمەکە ناگۆڕێ بم سوەکە مەسەلا ئەو کەسێک کە هەر شێوێ هەر زۆرتری دەوێ ئەوەشە کە نیەتی لە بین دەچێت ئەگەر بە ڤیرۆس لە بین دەچێت بە مەسەلەی اقتصادی لە بین دەچێت خۆی دەکوژێ ماڵی دەکوژێ دەست بە دزین دەکا ئەوانە شتێکە کە ئینسان بێ بیری لێکاتەوە دوایی تەسمیمێکی زۆر بە مستەوا و بە بیر و بڕوایەکی کراوە ئەو تەسمیمە بگرێ بەڕێی من ڕوانپزیش دکتۆر کەماڵ ئارتین زۆر سپاس بۆ ئەوێ پێ خۆشحاڵم هەر بژین